ئێمە بۆ ئەم شەو لە سەر بودجە ئەوە مەترسیەکانی بودجە واخود بابڕین ئەو بۆمبانەی بە دیاریکراویش پاش ئەوەی کە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق هات بە ناقانونی بە نادەستوری دەستکاری پرۆژە یاساکەی کرد. ئێمە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕاشکاوی دەمانەوێت ئەم شەو قسە بکەین لەسەر هەموو ئەو مەترسیانەی کە ئێستا ڕوبەڕووی نەکرد هەرێمی کوردستان تاک بە تاچی خەڵکی کوردستان بۆتەوە. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە ڕاستەوخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێربی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. هیوادارم ئەم شەو زۆر بەڕاشکاوانە قسە بکەین ئەوەی دەڵێن خاڵ بخەینە سەر پیتەکان. من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم سەبارەت بە بودجە دەمەوێت لە مادەیەکی دەستوریەوە دەست پێ بکەم. جەنابەت ئەندامی پەرلەمان بوو مادەی 62 دەستور دەڵێ کاتێک پرۆژە یاسا لە حکوومەتەوە دێ بۆ پەرلەمان مافی دەستکاریکردنی نییە، تەنها مافی مناقەلەی هەیە گۆڕانی لەم وەزارەتە پارە زۆرە کەمێکی دەباتەوە یاخود بودجەکە کەم دەکاتەوە. بەڵام ئێستا لە لێژنەی دارایی بە پێچەوانەی ئەم مادە دەستوریە 62 بە پێچەوانەی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بە پێچەوانەی ڕێکەوتنی ناو ئەو چوارچێوەی بابڕین هاوپەیمانی دەوڵەت هاتن دەستکاری ئەمایان کرد. من ئەمەوێت لەسەر ئەمە پرسیان ئەم نادەستوریە دەستور پێشێلکردنە بۆچی لێژنەی سەرۆکایەتی پەرلەمان بۆچی پەرلەمانتاران کەس لەسەر ئەمە قسەی نەکرد؟ بەڵێ زۆر سپاس کاک حاکم ساوڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی کوردستان 24 بالفعل ئەوەی جەنابەت باست کرد نقطەیەکی جەوهەریە یعنی زۆر واضحە کە باس لە موازنە دەکا موازنە لە مادەی 62 لە بڕگەی یەکەم باس لەوە دەکا کە ئیعداد و ئامادەکردنی موازنە لە اختصاصی مەجلیسی وزەراء. ئێستا مەجلیسی وزەراء ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای بودجەی ئیعداد کرد کۆبوونەوەی لەسەر کرد. طبعا ئەو ئامادەکردنەش چەند مەرحەلەی دەوێ بدايات مخاطبەی هەموو وزارات و هەموو با بڵێن دەستەکان دەکرێت دراسە دەکرێت دواتر لیژنەی دارایی ڕەشنووسی موازنە ئامادە دەکات دەنێری بۆ مەجلیسی اقتصادی مناقەشەی زۆر وردی لەسەر دەکات دواتر لە ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت اختصاصی ئەنجومەنی وەزیران موازنەی ئامادە بکات کە دێتە پەرلەمان لە بڕگەی 2 مادەی 62 دەستور وەکو جەنابەت باست کرد تەنها مجلس النواب تنها صلاحية مناقلة بين أبواب وفصول موازنة ولقل كم كردني مبالغة كان بلام أوي استادي بيني رأسا على عقب موازنة كي هموي قران كاري يعني نكتنها أواني بيواني بهرين شو حتى هي محافظات هموي دستكاري ده كان أما بيشيلة شي واضحة بيتواني دستورة بيتواني برنامج حكومية بيتواني اتفاقي سياسية بيتواني ياسا كان يعني أما بهش شوازك يعني مجرد طعناه أجر طعنيه شوا طبعا أجر محكمة فدرالي محكمة بي بمعنى وشا لا نجيرينك بدل نهاية أو قران كارياني كلنا وبرلمان ذكرين أو دس كاريانة هم يرد ذكريته. شو هذا النقاط أو كاتب باش دين سر إنجا مترسيكاني أو إلا بوجدهاتو ياخو أو دس كارياني ككردويانا لخالي كان لا ما برقي لا ما ديت شو عرده دلي أجر هاتو هرم بابن نبو بعدالة وتبى توزيع كردني بودجة أو كاتا عراق دتواني معاملة لقل باريس جايكا بكا بسر بخوي لهرمي كردستان بخو دزاني هرمي كردستان هرمي شي دستورية ما ترسي أما لشي داية آية بيتوانية أما شتيش يا بيلاني شي برنامج بود دار رجراونية دژی هەرێمی کوردستان و ئەوەی کە بە 100 ساڵ خوێن و قوربانی دان پێکاتوە بێکڕدنەی هێڵن ڕێک وایە کاک حاکم ڕێک وایە ئەوەی کە ئێستا ئەو بڕگەیە کە داخل کراوە 100% ئێمە ناڵێن تەنها مخالفەی مادەیەکی دەستوری دەکەن نەخێر مخالفەی ئەو سیستەمەی دەکە کە دەستوری لەسەر بنیاتنراوە دستوری عراقی دستورێکی فدرالیە فدرالیەت یعنی چی ئەتو کە هەرێمی کوردستان هەرێمیی فدرالیە بوونی هەیە لە مادەی 117 هەر زۆر بەصریحی حتى ناوی هەرێمیش هاتووە بەصریحی واضحة يقر هذا الدستور عند نفاذه إقليم كردستان وسلطاته القائمة إقليما اتحاديا كواتا إما سلطة خومان هي إما برلمان مان هي لهريم كردستان إما أنجمني وزيران مان هي إما وزارة مالي مان هي أو إدارة داني هريم كردستان سبارت بموازنش كإقرار ذكري توزيعكي دابشكردنكي معاملة كردنكي مباشر للاين حكومتي
هەرێمی کوردستانەوە دەبی وزارەتی دارایش ئیشی چییە خۆی وزارەتی دارایی هەر هەموو محافەڵەکانی هەرێمی کوردستانە ئەوەی ئێستا ڕێک پێچەوانەی ئەو سیستەمەیە کە دستور ئیقراری کردووە و بەڕاستی دەسوەردانە لە کاروباری هەرێمی کوردستان و هەوڵێکە بۆ یعنی هەوڵێکی مەبدەئی خطوەی یەکەمە بۆ هەڵوەشاندنەوەی هەرێمی کوردستان یعنی شتێکی یەکجار مەترسیدارە بە هیچ شێوازێک بەڕای من هەر کوردێکی شەریف بغض النظر لە چ فراکسیۆنێکی کوردستانیە بە هیچ شێوازێک نەدەبووە ئەم بڕگەیە قبولکەن چونکە ئەمە دژی کیانی هەرێمی کوردستانە دژی قوارەی هەرێمی کوردستان باشە کاک دکتۆر هەر لەسەرم بابەتە ڕادەوەستین بۆ خۆ دەزانیت لە هەموو دنیادا حیزب و لایەنی سیاسی هەیە کە ڕەنگە نەیاری یەکتر بن لە هەموو وڵاتان وەرکەس دەیەوێت لایەنەکەی بەرامبەری لاواز پێیان بیخاتە ئەولاوە بەڵام بە هیچ جۆرێک نەیاری سەرەکی لە بیر ناکە ئەمەی ئێستا لەم بڕگەیە دەکرێت کە دەیانەوێت بە جیا حکوومەتی عێراقی تعامل لەگەڵ پارێزگایەک بکە ئەمە بە بڕوای ئێوە وەکو پەرلەمانتار وەکو کەسێکی سیاست مەداریش پێدوانیە ئەوەی کە ئەو لایەنەی کە هاتووە ئەمەی پێشکەش کردو یاخۆی اقتراح کردو یا پێش نیاز کردو پێدوانیە لە ئەمەدا لی تێک چووە نەیاری خۆی لە ناو هەرێمی کوردستان لەگەڵ نەیارە سەرەکیەکەی کە نەیاری سەرەکی تەواوی خەڵکی کوردستانە خۆگەرم هەرێمە نەمێنێ بەسەر ئەو لایەنشدا پێش ئەوانی کە دەڕوخێ بەدڵنیایەوە ئەم بڕگەیە ئەگەر بەو شێوازە تەمریر بکرێ ئەمە دژی هەرێمی کوردستانە مەفروضیش وایە نوێنەرانی هەرێمی کوردستان ئەوانە ئێستا بوونیان هەیە لە پەرلەمانیان لایەنە سیاسیەکان کە نوێنەری خەڵکن جەماوەریان هەیە ئەمە مەفروضە پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن بەڵام بە پێشنیاری ئەم بڕگەیە چونکە ئەمە پێمان وایە ئەم بڕگەیە لە لایەنێکی کوردی احتیمالە پێشنیار کرابی پێشنیارکردنی ئەم بڕگەیە بەڕاستی لە دژی هەرێمی کوردستانە و خەلفیەتەکەش ئێمە دەزانین ئەم لایەنە زووتر لەگەڵ ئیطاری تەنسیقی حلفیان هەبوو و ئیطاری تەنسیقیش بە شێوازێکی زیاکارانە تەعامل دەکا بۆیە ئەم بڕگەیان داناوە ئێستا ئەگەر تەماشا بکەی ئەو خەلەلەی ئێستا کە هەندێک جار کێشە لە دابەشکردنی موچە دروست دەبی خۆ واضحە لایەنێک داهاتی هەرێمی کوردستان هەمووی دەبی بگەڕێتەوە خەزینە دواتر تەوزیع بکرێت ئەمان بەو شێوازە بەم پلانە بیانەوێ کارتیشان بەدەستەوە بی هەر جارێک بڵێنە حکوومەتی اتحادی ئێمە ناڕازین مباشرەتان ئەوان لە هەرێمی کوردستان جیا بکرێن و مامەڵای لەگەڵ بکە ئەمە بە هیچ شێوازێک نەدستوری حتا تعبیرەکەش ناڕازی یعنی تعبیرەکەش تعبیرێکی ناقانونی زۆر باشە کاک دکتۆر دیارە پرسیار زۆرە ئێوە دەبێت بمێنەوە لەگەڵمان ئێمەین لە بابەت پاشەکەوتی موچە با زۆر ڕاشکاوانە لەسەرم بابەتە قسە بکەن من حەزەکەم زۆر بە ڕاشکاوانە خاڵ بخرێتە سەر پیتەکان بۆ خۆ دەزانین لە 2014ەوە حکوومەتی عێراقی موچەی خەڵکی کوردستانی بڕیوە هەندێکی داوە نەی بڕیوێتی جارێک کە تۆزێکی کە تا وردە وەرێلە بە تەواوی موچەی خەڵکی کوردستانی بڕی حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بووە پاشەکەوتی موچە بۆی بتوانێت هیچ نەبێ موچە بدا بە خەڵکی کوردستان ئێستا ئەوەی کە بەرپرسیارە حکوومەتی عێراقیە بەڵام هیچ بڕەپارەیەکیشی تەرخان نەکردووە بۆ دانەوەی ئەو موچەیە هۆکار چییە ئەمەیە دوو بۆچی هەندێک لایەنی سیاسی دەیانەوێ مزایدەی سیاسی بەمەوە بکەن یاخو جۆرێک لە پۆپۆلیستی یا ئایا هۆکارەکەی ئەوەیە کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕێوەیە دەیانەوێ وا خۆیان پیشان بدەن کە دڵسۆزی موچە خۆرانی خەڵکی کوردستانن لە ڕاستیجا دەزانن ئەوەی موچەی بڕیوە حکوومەتی عێراق بووە حکوومەتی هەرێم نەبووە و پارەش تەخسیس ناکە چۆن نەتوانی تۆ ئەوە پارەیە بدەیتەوە کاک حاکم یەک لە مفارقات بەڕاستی یەکێک لە مفارقات ئەوەیە کە حکوومەتی عێراقی خۆی ئقرار دەکا کە ئەوان قەرداری حکوومەتی هەرێمن قەرداری خەڵکی هەرێمن کە لە ساڵی 2014 بە دواوە ڕەواتبی هەرێمی کوردستانیان نەناردووە طبعا لە مقابلیشدا هەرێمی کوردستانیش ئەو کات کە نەوتی فرۆشتووە ئەوانش هەندێک التیزامات دەکەوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە بودجە لە مادەی 13 باس کراوە دەڵێ تسویة المستحقات المالية دەڵێ مستحقاتی مالی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی لە ساڵی لەوێ دەڵێ حتا لە ساڵی 2004 چونکە کێشەی تریش هەیە تا 2022 پێویستە ئەمانە پاکتاو بکرێن کەواتە حکوومەتی عێراقی ئقرار بەوەی دەکا کە ئەوان قەرداری فەرمانبەرانی هەرێمی کوردستانن بەڵام لە لایەکی تر بەداخەوە دەبینێن هەندێک لە فراکسیۆنەکانی کوردستان بەدال يعني من ئێستا تەسەوەڕم کرد ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گوتیان داواکارین وامزانی دەڵێن داواکارین لە حکوومەتی اتحادی تەخسیسی مالی دیاری بکە بۆ گەڕانەوەی 10% بەڵام هیچ باسی ئەوەی نەکرد داوا دەکەین هەموو
ئەندامان دەنگ لەسەر ئەم بەرگەیە بدەن ئەم بەرگەیە هیچ تەخسیسی مالی بۆی نیە ڕاستە. موازنە قیمەتی موازنە لە چییە هەر بڕگەیەک هەر مەوضوعێک کە باز دەکرێت دەبێت پارەی بۆ تەخسیس بکرێت ڕاستە. ئەگەر پارەی بۆ تەخسیس نەکرێت دەبێت حبر على وەرق ڕاستە. وەکو مەرەکەبی سەر کاغەزە هیچ قیمەتی نییە ئێستا ئەو مادەی هەیە ئەوەن بەڵام وەکو جەنابەت باس کرد وەکو مزایدەی سیاسی وا تەسەوڕ دەکەن شەقامی کوردستان یعنی ئەو هەندە تێگەیشتنەی نیە وا دەزانی مجرد بەو قسەیە هەڵدەخەڵەتێ بەڵام شەقامی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان زۆر واعیە زۆر بە باشی دەزانی ئەم بڕگەیە بەو شێوازەی ئێستا ئەگەر بمێنێتەوە هیچ قیمەتی نییە دەبێت تەخسیسی مالی بۆ بکرێت ئەو پارتی دیموکراتی کوردستانە کە لە ڕێگەی دکتۆر شاخەوان جێگەری سەرۆکی پەرلەمان نووسراوێکی ئاراستەی لژنەی مالی کرد دەستخۆشی لێکردن کە ئەو بڕگەیە داخل کراوە بەڵام داوای لێکردن کە زیاتر لە تریلیۆنێک دینار تەخسیس بکەن بۆی جێبەجێ بکرێت ئەمە هەنگاوی حەقیقیە کە دیفاع دەکرێت لە مافیە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام بڵێن وڵادەمی مادەکە وەکو خۆی بمینێتەوە بە هیچ شێوازیش جێمان لێ نەبوو بڵێن جارێک داوای لە حکوومەتی اتحادی بکەن بڵێن بڕە پارێک نەوەک عاجز بی حکوومەتی اتحادی نەوەک لە موازنەی محافظات کەم بێتەوە شەرم دەکەن یعنی نانەوێت دڵیان عاجزکەن بڵێن بڕێک پارێ تەخسیسکەن تەنها مزایدەی سیاسیە باش کاک دکتۆر دەگەڕێمەوە سەر مەترسی لەتکردنی هەرێمی کوردستان پێ وانە ئەم پیلان ئەمە پیلانە تا چەند لەگەڵ ئەوە دای پیلانێکی ناوخۆی دیارە حکوومەت ینی هەرێمی کوردستان بە خۆ دەزانیمە دەوڵەت نین هەرێمێکی فیدرال لە ناو عێراقدا نەیاری عێراقیش نەیاری ئێمەیە نەیاری ناوخۆی و نەیاری دەور و پشتیشمان هەیە لە بینی دوو کەوانەدا یعنی با بگەڕێنەوە سەر ئەوە مەترسی ئەمە لە چیدایە پێ دوایە ئەگەر ئەمە سەر بگرێ کە ڕنگ بێ مەحاڵ بێ سەر بگرێت لەبەر ئەوەی بە ئەوە دەستور وا دەڵێ بەڵام هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین چی بەسەر تاکی کووردا دێت بڵێ طبعا ئەوە وەکو جەنابەت باس کرد 100% پێچەوانەی دەستورە پێچەوانەی زۆر لە مادەکانی دەستورەوە پێچەوانی ئەو سیستەمەی وەکو باسم کرد کە دەستوری لەسەر بنیات نراوە کە سیستەمی فدرالیە 100% دژی سیستەمی فدرالیە بە هیچ شێوازێک نەدەبا ئەسڵەن ئەندامانی پەرلەمان کە بۆ خۆیان دائیمەن 24 ساعت یعنی دەستوریان بەدەستەوەیە نەدەبووە ئەوان بڕگەیەکی وە ئەسڵەن جێگیر بکەن کە پێچەوانەی دەستورە بەڵام کە جێگیر کراوە بەو شێوازە و زۆر وازەحە کەمە پلانێکە بۆ هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان بەداخەوە یعنی نەدەبووە یعنی هیچ کوردێک لە ناو پەرلەمان یان هیچ حزبێکی سیاسی لەگەڵ ئەم بوو نەبی چونکە دەکرێت خلافی سیاسی هەبی تعددیەتی ئەحزاب بوچوونی سیاسی خلافات دەبێ معارضە دەبێ حکوومەت دەبێ ئەمە زۆر طبیعیە کە هەرێمی کوردستان ئەمە شانازی دەکەین کە تعددیەتی سیاسی و تعددیەتی ئەحزاب بوونی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بگاتە ئەم ڕادەیەی ئەم ئەحزابانە یعنی مساومە لەسەر هەرێمی کوردستان لەسەر قوارەی هەرێمی کوردستان لەسەر هەڵوەشانەوەی کار بکەن بۆی قوارەی هەرێمی کوردستان هەڵبوەشێتەوە بەڕاستی ئەمە جێگای داخە دوای ئەو هەموو ماندووبوونە ئەو هەموو قوربانی دانە کە باب و باپیرانمان پێشکەشیان کردووە تا گەیشتین بە یعنی هەرێمێکی یعنی على الأقل خۆمان حکمی خۆمان دەکەین تا ڕادەیەک ئێستا هەوڵ بدەن ئەو هەڵبوەشێتەوە لەبەر خلافێکی سیاسی یان لەبەر یعنی هەندێک دەستکەوتی مادی بەڕاستی جێگای داخە زۆر باشە کاک دکتۆر هەر لەسەر ئەم بابەتە دەمێنینەوە بەڵام پرسیار ئەمەیە عێراق بۆچی دەیەوێت مامەڵە وەکو پارێزگا یاخە پارێزگا بە پارێزگا لەگەڵ هەرێمی کوردستان بکات لە کاتێکدا ئەگەر تەماشای مامەڵەی عێراق بکەین لەگەڵ پارێزگاکان خۆ لەبەر چاومانە عێراق چ جۆرە مامەڵەیەک لەگەڵ پارێزگا سونیەکانەکە بە دیاریکراوی با هەر باسی بەسرا بکەین کە لە سەتان نەوتی عێراق لە بەسرەوە دەڕوا زۆرترین نەخۆشی سەرەتان لەوێ ئاوی خواردنەوە نیە هیچ خزمەتگوزاریەکی نییە کەواتە عێراق بۆچی دەیەوێت مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک بکات وەکو جەنابەت باست کرد ئێستا ئەوانەی کە زۆر پەرۆشن بە عێراق حکوومەتی اتحادی بلەکێنرێنەوە و ڕەبتیان بەوانەوە هەبی لە هەرێمی کوردستان زیابنەوە باشە با تەماشای پارێزگاکانی خۆیان بکەن وەکو جەنابەت باست کرد 90% لە واریداتی نەفتی عێراق لە بەسرە وەکو جەنابەت ئاماژەتدا ئێستا تەماشاکە ئەبسەط حقوق یعنی مافە سەرەتاییەکە دەکراوە ئاوی پاک نییە بخۆنەوە تەماشای مثەنا بکە ڕێژەی هەژاری گەیشتۆ تا یعنی تەحەدێکی مەترسیدا لە هەندێک شوێن لە سەتا هەفتایە بەڵێ بالضبط لە مثەنا منیش مەبەستم ئەم راپۆرتەیە لە مثەنا وایە ئەمە یعنی تۆ بۆ داوا دەکەی دووبارە یعنی بە عێراق ئەوە ئەگەر محافظاتی شیعی خۆیان خزمەت نەکەن دێن محافظاتی کوردی خزمەت دەکەن
دەبینین بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ محافەڵاتی سونی دەکەن بەڵام حکوومەتی عێراقی سیاسیەکانیان بەڕاستی کە دێن هەرێمی کوردستان دەبینن ئەو تەتەوڕە عمرانیە کە بوونی هەیە لە هەرێمی کوردستان ئەو پێشکەوتنەی کە بوونی هەیە لە هەرێمی کوردستان هیچ بەڕاستی هیچ وەڵامێکیان نییە بۆ خەڵکی خۆیان بۆ زەماوەری خۆیان پەرلەمانتارەکان کە دەبینن ئەو پێشکەوتنە لە هەرێمی کوردستان هەیە ناتوانن بە هیچ شێوازێک یعنی وەڵامی هیچ وەڵامێکیان پێ نییە بۆ دەنگدەرانی خۆیان دێن هەوڵ دەدەن هەرێمی کوردستان زعیفکان پارەی کەمتر دوی تەخسیسکەن بالمناسبە ئەو پارەی ئێستاش لە هەرێمی کوردستان تەخسیس کرایە کە 12.67 ئێمە شەڕی بۆ دەکەین و بۆی دەستی پێوە بگرین و وەریگرین ئەمە بە هیچ شێوازێک ئەمە حەقی هەرێمی کوردستان نییە هەرێمی کوردستان ئەگەر طبعا ئێمە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام یەک لە داواکاریەکانی ئەوە بۆ کە ئیحسا بکرێ سەرژمێری بکرێ ئەگەر سەرژمێری بکرێ احتیمالە ئێستا هەرێمی کوردستان 20% بی ئەبێ زیاتریش بێ احتیمالە 20% بی على كل بۆ ئەم سەرژمێریە ناکرێت چونکە دەزانن حسەی هەرێم زیاترە 12.67 بنووسین وایە بەڵام لە حقیقەتدا ئەگەر بەپێی دەستور بی بەپێی مادەی 121 دەستور بی دەبێت ئەو حسا بەپێی کەثافەی سوکانی بی و بەخۆشی دەڵێ من الواردات المحصلة اتحاديا لە کۆی داهاتی دەوڵەت بی بەڵام ئەوەی ئێستا دەکرێت کە باس لە مادەی 12 موازنە دەڵێ بعد استبعاد النفقات السيادية پاش ئەوەی نفقاتی سیادی نزیک نیوەی نفقاتی سیادی هەندێک ساڵ نزیک نیوەیە هەندێک زار نیوەیە هەندێک زار على كل ئەو 12 وەکو جەنابەت ئاماژەدا احتیمالە 6 بی احتیمالە 7% ئینجا بەڕەوا نابینن بیدەن بە خەڵکی هەرێمی کورد زۆر باشە کاک دکتۆر پێمان خۆش بوو لەگەڵمان بمێنیتەوە بەڵام کاتمان بەرەو تەوابوون دەچێت من دەمەوێت دو پرسیارە گەر بە کورتیش وەڵام دەیتەوە من دەمەوێت یەک پرسیارەمە بە جەوهری حەزەکەم زۆر بەڕاشکاوانە وەڵام دەیتەوە بەردەوام ڕێکەوتن دەکرێت ڕێکەوتن لە نێوان حکوومەتی هەرێم لە نێوان هەرێم لەگەڵ بەغدا بەڵام ئێستا بۆچی لایەنەکانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بۆ پاشگەز بوونەتەوە یعنی بەداخەوە ئەوە تەبیعەتی ئەوانە چییە یعنی طبیعەتی ئەوانە مەبدەئێکیان هەیە بەڕاستی مەبدەئی تقیە ئەوان حتى وەکو دینیش ئەو مەبدەئیان هەیە یعنی کە قسەی دەکەی یان درۆیەک دەکەی یان وعدێک دەکەی مخالفەی وعدی خۆت بکەی ئەمە هەر وەکو مەبدەئێکە یعنی شتێکی زۆر ئاساییە شتێکی زۆر ئاسایی و مەطلوبیشە ئەمە گواستۆکیانەوە بۆ لە سیاسەتیش هەمان شێواز بەکاردەینن بۆیە دەبینێ هاوپەیمانی ئیدارەی دەوڵە لە حاڵەتێکی خراپ بوو براوەی یەکەم کە سەدریەکان بوون کشانەوە لە پرۆسی سیاسی براوەی دووەم یعنیان براوەی یەکەم لە کوردەکان پارتی بوو براوەی یەکەم لە سونەکان حزبی تەقەدومی حەلبوسی بوو ئەمانە کە سەدریەکان کشانەوە هاتن ڕێکەوتنی سیاسیان لەگەڵ پارتی کرد ئەم خاڵانە بخینەوە ئێستا اتفاقی سیاسی اصلا بوویتە بەشێک لە بەرنامەی منهاجی وزاری لە بیدایەتەوە نووسرایەوە هذا الاتفاق السياسي يعد جزءا لا يتجزأ من هذا المنهاج بەشێکی دانەبراوە لە منهاجی وزاری منهاجی وزاریش پەرلەمانتارەکان ئەوەی ئێستا ئەم بەزمەی دەنێنەوە دەنجیان لەسەر داوە لە مادەی 76 دەستور داوا ناکە دەنگ لەسەر ڕئیس وزرا بدرێت بە هیچ شێوازێک شخصی ڕئیس وزرا دەنجی لەسەر نادرێت بەرنامەی حکومی دەنجی لەسەر دەگرێت ئێ باشە ئەو اتفاق سیاسی بوویتە بەشێک لە بەرنامەی حکومی دەنجیشی لەسەر دراوە اینجا پاشگەز دەبنەوە ئەمە یعنی بە هیچ شێوازێک ئەمە معنای ئەوەی بە هیچ شێوازێک ئەمانە ئێمەیان قبول نییە بە هیچ شێوازێک پەنا ببێ بەر محکەمەی ئیتیحادی ئەمانەش دەبینی منصف نینە پەنا دەبێ بە دستور دەڵێ مخالفەی دستورە هیچ یعنی بەهایەک بۆ دستور دانانێن باش ئیدی ئەمەیە یعنی دەبێت یعنی مەسیری ئێمە ئەوەیە دەبێت هەوڵ دەین یعنی زۆر باش ئەبسەط یعنی محاولە بکەین شتێک بەدەست بینین بۆ خەڵکی خۆمان و بتوانین یعنی ئیدامە بەم ژیانە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ماندوومان کردن زۆر سپاس